بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. کۆبوونەوەی هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش بە بێ بەشداری کورد لە واشنگتۆنی پایتەختی ئەمریکا بەڕێوە دەچێت. ئەمڕۆ چوارەمین کۆبوونەوەی هاوپەیمانی نێودوڵەتی دژی داعش لە واشنگتۆن بەڕێوە دەچێت و کوردیش بانکێژ نەکراوە بۆ کۆبوونەوەکە لە کاتێکدا کورد کاریگرترین هێزی دژی داعشە لە عێراقدا. بە میواندارێک لە بەڕێزان سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستان لە شاری سلێمانی هەروە لە شاری هەولێرەوە سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەروە لە واشنگتۆنەوە ئەریهان سەعید تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەگەر سەرەتاو لە کاگ یاریڤان ئەدەم سەعید ماستەر لە یاسا و دیبلۆماسیەت لە واشنگتۆنەوە دەست پێ دەکەین. کاگ یاریڤان زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم هۆکاری بەشداری نەکردنی کورد و بەشداری پێنەکردنی و بانکێژ نەکردنی بۆ کۆنگرەی نێودوڵەتی هاوپەیمانی دژی داعش بۆچی دەگەڕێتەوە؟ ئەم کاتتان باش. لە ڕاستیا ئەبێ ئێمەوەمان لە بەرچاوێک کە کوردستان ئێستا هەرێمەکە هەرێمیشی فیدراڵەوە بەشێکە لە عێراقی فیدراڵ و دەوڵەتێکی سەربەخۆ نیە بۆ ئەوەی بە شێوەیەکی فەرمی لەلایەن ئەو وڵاتانەوە بانگێژ بکرێت بۆ ئەوی بەشداری ئەم جۆرە کۆنفرانسانە بکات. لەگەڵ ئەوەی کە ڕاستە کە بەهێزی پێشمەرگەی کوردستان و هەروە هێزە کوردەکان هیچێکن لە کاریگەرترین هێز لە ڕوبەڕوونەوەی داعشە و هەروە هاوپەیمانان و بەتایبەتی ئەمریکا بە شێوەیەکی زۆر باش پشتیان پێبەستن، بەڵام بەهۆی یاسای نێودەوڵەتی و بەهۆی عەرفە نێودەوڵەتیانەی کە هەیە کورد بەشداریش ناتوانێت بەشداری لەم جۆرە کۆنفرانسانە بە شێوەیەکی فەرمی پێ بکرێت. بەڵێ کەواتە ینی هۆکارەکەوەی کە هەرێمی کوردستان دەوڵەت نییە بۆیە بەشداری پێناکە یاخود
پەیوەندی بە کەمتەرخەمی کوردیشەوەیە کە هیچ کەناڵێکی تر نییە کە کورد لێەوە بتوانێت بەشداری بکات لەو جۆرە کۆنگرانە کە ئێستا کورد بەشێکی گەورەیە لەو شەڕێکی ئێستا لە دژی داعش لە عێراق بەڕێوە دەچێت؟ بەڵێ بەوەی ئەوەی کە کورد هێزیشی کاریگەرە واروە جیۆپۆلیتیکی کوردستان لە ئێستا هێزێکی زۆر باشیەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەیە هەندێک شت بکرایە بۆی کە کورد بەشداری پێ بکردایە، بەڵام من لەوە دڵنیان نیم ئایا کورد ئاگاداری ئەم کۆنفرانسانە بووە لە پێش یان ناچووکە و مانگی 2 مانگە کە وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە هەروەها پەنتاگۆن خەریکی ئامادەکارین بۆ ئەم دوو کۆنفرانسە کە ئەمڕۆ هەروەها بەیانی لە واشنگتن نەکرێت، بەڵام ئەبینین لە ڕێگەی تویترەوە بەرپرسانی هەرێمی کوردستان ناڕەسایی خۆیان دەرەبڕن لەبارەی ئەوەی کە بێبەش کراون لەم جۆرە کۆنفرانسانە لەگەڵ ئەوەی یاسای نێودەوڵەتی و عەرفە نێودەوڵەتیەکان لەگەڵ کوردانیە، بەڵام وتم بەهۆی ئەوەی کە کوردستانی ئێستا پێگەیشی جیۆپۆلیتیکی زۆر باش و بەهێزی هەیە، لەوانەیە ئەگەر ئامادەکاری واروە هەوڵی باش بدرایە لەوانەیە کاریگەری کرایەتە سەر هاتێکگرتوەکانی ئەمریکا بۆ ئەوەی هیچ نەبێ کوردستان نوێنەرێکی هەبێت لە هیچێک لەو دوو کۆنفرانسەی کە ئەمڕۆ بەیانی بەشدارە بن. زۆر باش. ئێستا کەواتە تەنیا کۆنفرانس نییە کە کورد بەشداری پێ نەکراوە کە لەسەر عێراق بەڕێوە سێم سەبارەت بە هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژە داعش و ئەم سەبارەت بە کۆنگرێکیشان بۆ هاوکاریکردنی دارایی عێراق. یعنی کورد کەواتە لە دوو کۆنگرە بێبەشکراوە نەک تەنیا کۆنگرێک بەوەی کە لە ئەمریکا بەڕێوەچێت و بەڕێز باس لەوە کرد کە زیاتر لە مەسەرن لە مانگێکە ئەمریکا ئامادەکاری بۆ دەکات. بەڵێ ڕاستە، چونکە کۆنگرە هەیە یەکیان کە لە کۆنگرەی وەزارەتی وەزیری بەرگری وڵاتان بوو کە ئەمڕۆ لە بنکەی ئاسمانی جانگانکرد لە دەرەوەی واشنگتن بەسرا و بەیانیش لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا جۆن کێری واروە ئاشتن کارتەر کە وەزیری بەرگری ئەمریکایە لەگەڵ وەزیری دەرەوە و واروە وەزیری بەرگری وڵاتانە بەیانی کۆبنەوە بۆ ئەوەی کە بتوانن هاوکاری دارایی کۆبکەنەوە بۆ قۆناغی لە دوای داعش، چونکە ئەوەی کە ئەمریکا بەلایەوە زۆر گرنگە ئەوەی کە چۆن بتوانێت ئەو شوێنانەی کە لە داعش واکرێنەوە بە شێوەیەکی باز بەڕێوە بدرێن ئاوادام بکرێنەوە بۆ ئەوەی دووبارە ئەو خەڵکانەی بەتایبەتی لە مەنتیقە سونەکانە بیر لەوە نەکەنەوە کە جاریکە پاڵ بدەن بە گروپە تووڕەکانی وەکو داعش وەکو قاعیدە. بە بڕوای من هیچ نەوایە لەبەرەوەی کە کوردستان لە ئێستادا نزیکەی 2 ملیۆن ئاوارە لەخواکرێت لەوە چێ ئەگەر ئامادەکاری بکرایە ئەگەر گوشار بکرایەتە سەر ئەمریکا ئەگەری زۆری هەوو هیچ نەبێ کوردستان لەو کۆنفرانسەی کە تایبەتە بە کۆکردنەوەی پارە کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەژاری پێ بکرایە، چونکە پارەیەکی زۆر ئەمریکا ئەوێت لەم 1-2 ڕۆژە لەو وڵاتانە کۆبکاتەوە کە نزیکەی 2 میلیارد دۆلارە. بەڵێ سوپاس دەکەم کاک یەریڤان لەگەڵمان بمێنەرەوە. دەچینە شاری هەولێر لای کاک سەلیم کۆی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی. کاک سەلیم زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. دەمەوێت ڕای بەڕێزیش بزانم لەسەر بەشداری پێنەکردنی کورد لە کۆنگرە نێودەوڵەتیەکان. بە وڕای بەڕێزت هۆکارەکەی بۆ چی دەگرێتەوە کە کورد بەشداری پێ ناکرێت؟ مەسەلەن بۆ چوارەمین جارە کە کۆنفرانسی نێودەوڵەتی دژە داعش بەڕێوەجێ پێشتریش لە وڵاتانی ئەوروپا بەڕێوە و ئێستاش کە لە ئەمریکا بەڕێوە دەچێت. بسم الله الرحمن الرحیم. سلام ڕێزم بۆ میوانە بەڕێزەکان و بۆ تەواوی بینەران. وڵا دیارە پێم وایە کۆمەڵە هۆکار هەیە، بەڵام ئەوەی کە سەرەکی بێ لێرە باز بکرێ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بەشێکی ناوخۆیی و بۆ وەزعی سیاسی ئێرە و کێشەمان لەگەڵ بەغدایە، بەڵام تا ئێستا لەو پرسەدا یعنی ئێمە نازانین چێ هۆکارە بۆ ئەوەی کە نەیهێشتۆ کورد بەشدار بێ یانەوەتە بە فیعلی هەر بەشداری پێ نەکراوە. ئەمە گرفتێکە لە کاتی خۆی لە مەسەلەی سووریایە، دیارە تورکیا معارض بۆ بۆی کوردی سووریا بەشدار بێ لە جنێڤ و، بەڵام لێرە ئەوەش دیار نییە. هۆکاری سەرەکیەوە بەشێکی پرسی سیاسی لە هەرێمی کوردستان بارودۆخێکی نالەبارە، بە تایبەتی لە ڕووی داراییەوە ئەوتە لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی سەربازیشەوە ئێمە دەمازانی بەرەو هەر بەرەو ئەو ئەقارە دەڕوە کە کورد بە شێوەیەک تەعاملی لەگەڵ بکرێ کاتێ پێویستیان پێبێ پارە و چەکی بدەنێ، کاتێش پێویستیان پێنەوێ بەو شێوە نەیخوێنەوە. هێزی پێشمەرگە نابێ وا تەعاملی لەگەڵ بکرێت لە درێژترین ڕوبەڕووبوونەوەدا لەگەڵ داعشوە تاکە هێزێک بووە تا ئێستا. بەڵام ئێمە دەبینین کە ئەمریکا و هێزی هاوپەیمانان زیاتر دەعمی عێراق دەکەن
و هجوومەکان زیاتر لە ڕوانگەی وانەوە دەکرێت بۆ ئەوەی هێزی عێراق ئێستا مەودایەکی باشی وەرگرتووە لەوەی سەرکەوتنەکانی بەدەستێناوە هاتووە گەڵارەی هێرشەکان دەکا بۆ سەر مووسڵیش کە مووسڵ پێگەیەکی گەورەی هەیە لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش لەبەرەوە مەخاتری تورکیا و مەسەلەی سووریا و مەسەلەی ناوخۆی و ئەمانە هەموو لێ دەکەوێتەوە بۆ پرسی سیاسی ئێمە دەکرا هەموو ئەوانە بە پرۆژەیەکی استراتیژی تەعاملی لەگەڵ بکرا ئێمە دەمانتوانی لە ماوەی ئەو ساڵی ڕابردووە کە هەموو دام و دەستگاکان لێرە پەچی خراوە ئێمە ئیش لەسەرەوە بکەین بە پرۆژەیەک و داڕشتنی استراتیژیەتێک ئێمە بەشدار دەبین لە سەرەتاویان بەشدار نابین وەگە بەشدار دەبین چۆن بەشدار دەبین و چۆن تەعامل دەکرێت بەڵام هەموو هێزی و پەیمانانەوە لە ڕووی تەعاملکردن لەگە پارتی دیموکراتی کوردستانە ئەوان بەهاریان هێنایە ئەژنۆ کە ئێمە هەموو تەعاملێک لەگەڵمان دەکرێت و خوێندنەوەی وان جیاواز بووە واقعە بەڵام خوێندنەوەی لایەنەکان پێم وا بوو ئەوەی کە ئێستا دەکرێت و دەگوترێ هەر ئەوە بوو ینی ئەم پێمان وە بۆ شێوێت تەعامل لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن زۆر باشە ینی پێ دوایە هاوپەیمانان تەناوەکو جێبەجێکار لە هێزی پێشمەرگەی کوردستان دەڕوانەوەی کە تەناچەکی پێ بدەن و پارەی پێ بدەن بەوەی کە شەڕی دژە داعش بکات ینی بەشداری پێنەکردنی کورد لەو کۆنگرانە جۆرێکە لە ڕێزنەگرتن لە خەبات و قوربانیدانی پێشمەرگە بەخۆی ئەگەر ئێمە ئەو هەوڵەی لەگەڵ هاوپەیمانان درابوو پێم وایە لە ڕێگەی عێراقەوە بدرا ئێستامە لەوێ بەشدارمان چکە بەشداریکردن لەوێ خوێندنەوەیکی واقعیانە بۆ هێزی پێشمەرگە و بۆ هەرێمی کوردستان دەبوو کە ئێمە ماوەی 2 ساڵە لە شەڕی داعش داین و ئێستاش هێزێکە کە ئینکاری لێ ناکرێت دەکرێت جەبهەیەکی زۆری بەدەستەوەیە و دەکرێت کاریگەریەکی باشێ بێ بەڵام ئەوان پێش ئەوەی جنێڤ ڕوو بدا هاتن پرۆتۆکۆلیان لێرە ئیمزا کرد بە مەبلەغی 400 میلیۆن دلار و تەسیسکردنی ئەوە وا خوێندرایەوە کە ئەمە دامێکی گەورەیە بۆ هێزی پێشمەرگە بەڵام لە ئەمان کاتە ئەوە دیارە بە پێی معلومات کە دوو لیوای 1 و لیوای 2 تەشکیل دەکەن کە ئەمریکا زیاتر لە ساڵێکە خەریکە بۆ تەشکیلکردنی ئەو هێزە نیزامیە و دامیش بکرێت بۆ ماوەی ساڵە و تەسیزیش بکرێت بۆ داهاتوو دوای شەڕی مووسڵامە تەعاملی چۆن دەکرێت نەک بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستان و ئەوەش دیارە لەو کۆبوونەوە ئەمە پێش کۆبوونەوە کە بوو دەکرا لەو کۆبوونەوەی لەم پرۆتۆکۆلەگە پرۆتۆکۆلێکی استراتیژیە بەشداری ئەوەشی پێ بکرات چکە بەشداریکردن لەوێ خوێندنەوەیکی لە ناو 46 وڵات کە هێزی پێشمەرگە و هەرێمی کوردستان خوێندنەوەیکی تایبەتی خۆی دەبوو بەڵام ئێمە نە هاوپەیمانان بەشداری پێکردنەوە نە حکومەتی عێراقیش بەشداری پێکردین بۆیە ئەوەندەی هەوڵ دەدرا پێم وایە لە ڕێگەی حکومەتی عێراقی و لەوەی باشتر بووە کە بەشداریمان دەکرد بەڵێ زۆر باشە کەواتە وەڵام پیساردەکردن نابووانی تەنا بەو شێوەی مامەڵە لەگەڵ پێشمەرگە دەکرێتەوە کوێزێکی جێبەجێکار بێت لە شەڕی دژە داعش بە تاکید ئێمە 2 ساڵ هێزی پێشمەرگە پارەی نییە و موچەی نییە هیچیان نەداوەتە ئێستا لە پێش شەڕی مووسڵ بڕیاریان داوە کە موچەی هێزی پێشمەرگە بدەنەوە تەچیزی بکەن بۆ شەڕی مووسڵ ینی هەر ئەوەندەی وەکو بەکارهێنانێک بەکاری دێنن ئێمەش پێشتر دەیانگوت ئێمە بەشداری شەڕی مووسڵ ناکەین و لەبەرەوە مووسڵ پەیوەندی بێنن ئێستا دەبێت بەشداریش بکەین و کە بەشداریش دەکەین بەو شێوە بەشدار دەکەین وەکو ناخوێندنەوەی واقعی لە پەراوێزی گرتنەوەی مووسڵ هێزی پێشمەرگە بەشداری دەکا لەگەڵ هاوپەیمانان بەشداری دەکا بەڵام ئەو خوێندنەوە واقعی کە بۆ جێشی عێراقی سوپای عێراقی کە ئێستا لەوێ ئەمڕۆ وەزیری دەرەوەی عێراق باسی میلیشیاکانی حەشدی شعبی دەکرد کە ئەوەش دەوێت بەشدار بێت لەبەرەوە هێزی هەموو عێراق بەڵام باسی پێشمەرگە ناکەن کە پێشمەرگەش بە درێژایی دوای 2003 لە دژی داعش و لە دژی قاعیدەوانە شەڕی کردو باسی وهر ناکرێت کە ئەو هێزەی ئێستا نییە و هێزی پێشمەرگە لە پێش 2003 شەر وجودیە بۆ بەرگری کردووە لە عێراق بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێم و لای بەڕێز جارێک سەلار ئامادە نییە دەچینەوە واشنگتن کاک یاریڤان ئەگەر قسە لە سەرەوە بکەین سەبارەت بەوەی پێ دوایە کورد پلانی نەبووە پلانی پێشوەختە بۆ چۆنێتی بەشداریکردن لەو کۆبوونەوە کە لە واشنگتۆن بەڕێوە دەچێت کە بەرەزوتت 2 مانگە حکومەت پلانی بۆ داڕشتووە من لە ڕاستیە لەبرەوە هیچ بەڵگەیەک نییە بەڵام من بەپی ئەوەی کە بە هیچ شێوەیەک بەیانێک یا شتێک لە ماوەی ئەو 2 مانگ ڕابردووە دەرنکرا ئایا هیچ گفتوگۆیشی ڕسمی لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بە تایبەتی لەگەڵ نوێنەری سەرۆک ئۆباما کە مەکەرگەکە ڕۆژانە یعنی بەلایەنێکەمەوە هەفتەی جارێک یا مانگی 2-3 جار هاتووە لەگەڵ بەرسانی کووردا کۆبووەتەوە ئایا ئەو باسەیان
کردووە یاننا من دڵنیانیم ئایا کردێت یاننا و ئایا ئەگەر کردویانە بۆچی لە کاتی خۆیان بۆچی مانگ لەمە پێش بەیانیشان بڵاو نەکردووە لە ڕزایەتەوەن لەوەی کە کوردستان باشە کاگەری بۆچی بەشداری ناکات لە ئەو کۆنفرانسە. باش سپاس دەکەم دەگەڕێم وڵات دەچینە لای کاک سالار. کاک سالار سوپاس بۆ بەشداریت ببوورە درەنگ کاتینە لای بەڕێستان. دەمەوێت ڕای بەڕێستان بزانین سەبارەت بە بەشداری پێنەکردنی کورد لە ئەو کۆنگرە نێودوڵەتیانەی کە هاوپەیمانانی نێودوڵەتی دژی داعش ئەنجام بدەن وە کورد بەشداری پێ ناکرێت. بەڕێزت هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ بەڵێ سڵاوتان لێبێت لە ڕاستیدا شەڕی داعش بەردەوامەوە کورد ئامادەباشی خۆی کردووەوە تا ئێستا پلانەکان سەرکەوتون و هاوپەیمانانیش بە شێوەیەکی گشتی هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بوون. بەڵام لە دێر زەمانەوە بۆ ئێستا وتراوە کورد جەنگاوەرێکی ئازایە و شەڕکەرێکی ئازایە و ئێمە لە ماوەی ڕابردوودا لە زۆر لە ناو هۆڵی پەرلەمان کە تا پەرلەمان هەبوو لە دەرەوەی پەرلەمانی لە ڕێگەی ڕاگەاندن و نووسینی شەوەڕامان گەاندووە هیوادارین کە شەڕی داعش کۆتایی هادیان لەسەر وەختی کۆتایی هاتنی شەڕی داعشدا ئێمە تەنیا ناسنامەی جەنگاوەری ئازا و شەڕکەر و چەک بەدەستی قارەمانمان بۆ نەمێنێتەوە چونکە ئێمە پێویستمان بە بەدیهێنانی مافی نەتەوەکەمانە و چارەنووسێکی سربەخۆمان هەبێ هاوشێوەی نەتەوەکانی تر و لە مەحفەلی سیاسی و دیبلۆماسیدا حسابێکی جیاوازتر وەکو دۆستێکی ڕاستەقینەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و دیموکراسی تەماشا بکرێن. بەڵام ئەوەی ئەمڕۆ لە دوای ئەو کۆنگرێ بیسترا ئەمە شکستی دیبلۆماسیەتی کوردە لە ڕوبەڕووبوونەوەی داعش. شەڕی ئەم کۆنگرەیە بەبێ حزوری کورد دەرخەری حەقیقەتێکە ئێمە لە ڕووی دیبلۆماسی و لە ئاسی نێودەوڵەتیدا نەمانتوانیوە ئیستثماری ئەو شەڕە بکەین، نەمانتوانیوە ئیستثماری ئەو هەموو قوربانیە بکەین کە لە شەڕی دژی تیرۆردا و بەتایبەتیش بەرامبەر بە داعش داومانە. ئەمڕۆ یەکێک لە خاڵە جەوهەریەکانی حەقیقەتی دەرکەوتنی شکستی دیبلۆماسیەتی کورد لە شەڕی داعش و لە شەڕی و لە خۆخستنە بەرەی دژە تیرۆرەوە دەرکەوت کە ئێمە نەمانتوانیوە لە ڕووی سیاسیەوە ئەم مەسەلەیە استثمار بکەین و تا ئێستا کە پرۆتۆکۆڵێکی جدی لەگەڵ ئەمریکا بەتایبەتی و لەگەڵ وڵاتانی تری حەلیفی ئەمریکا نییە بۆ ئەوەی کورد وەکو نەتەوە بەڵێ کاک سالار. بەڵێ دیارە کاک سالار دواتر دەگەڕێنەوە لای بەڕێزیان. کاک یەریڤان ئەگەر بگرێمەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی ئەوەی کاک سالار ئاماژەی بەوە کرد کە بەشداری پێنەکردنی کورد لەم کۆنگرەیە شکستی دیبلۆماسیەتی کوردە لە ئاسی نێودوڵەتی. خوێنەوەی بەڕێستان بەوە مەچێ کورد ئەمە جۆرێکە لە شکست بۆ مەسەلەی دیبلۆماسیەت وە بۆ مەسەلەی فەرمانگەی پەیوەندیەکان و نوێنەراتی حکوومەتی هەرێم لە ئەمریکا. من وەکو شکستی نابینم کاتێک شکستە بوو کە حکوومەتی هەرێمی کە حکوومەتی کوردستان حکوومەتێکی سەربەخۆ وایە خاوەن سەربەری خۆی وایە واروها ئەندام وایە لە نەتەوەیەکردوەکان لە ئەگەر کورد و سوپای کوردستان شەڕی داعشی کردایەوە بۆ ئەم جۆرە کۆنفرانسانە بانگ نەکرایە ئەوە لەو کاتە شکستی دیبلۆماسیەتی کوردی بوو. بەڵام ئێمە ئەبێ ئەوە کە گرنگە لە بیرمان نەچێت ئێمە بەشێکی لە عێراق و سیاسەتی دەرەوەی عێراقی لە ڕێگەی وەزارەتی خارجی عێراقەوە ئەکرێت و ئەوەی کە هەیە لە کوردستانە کە لە ڕێگەی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەوە کرێ لە ڕاستیا توانم بڵێم نادەستوریە بە شێوەیەک لە شێوەکان. بەڵام ئەوەی کە کراوە بە شێوەیەکی ینی زۆر باش کراوە. بەڵام ئەمێ بگەڕێمەوە بۆ ئەو خاڵە ئەمە نزیکەی 2 مانگ 3 مانگە ئەمریکا هاوپەیمانان خەریکی ئەم ئامادەکارین بۆ ئەم جۆرە کۆنفرانسانە. ئایا بەرپرسانی کورد هیچ گفتوگۆیەکی جدیان لەم بارەوە کردووە؟ ئایا ئەگەر ئەمریکا 1-2 مانگەوە پێش بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار نەبێت لەم کۆنفرانسانە بۆچی هیچ بەرپرسێکی کورد یان حکوومەتی هەرێمی کوردستان بەنامەیەکی بڵاو نەکردەوە لە ئەو کاتە ئەیانتوانین گوشە بخەنە سەر ئەمریکا. کۆنفرانسەکە دەستی پێکردووە و وەزیرانی خارجی ئەم وڵاتانە لە واشنتن ئینجا بینین بەرپرسانی کوردستان بە ڕێگەی سۆشیال میدیا یا ناڕزایەتی دەرەبڕن. بەڵێ سپاس دەکەم. کاک سالار ئەگەر بگرێمەوە لای بەڕێستان کاک سالار سەبارەت بۆی کە بەڕێزت وتت ئەمە جۆرێکە لە شکستی دیبلۆماسی ینی پێ دوایە هاوپەیمانان و وڵاتانی هاوپەیمانی دەوڵەتی تەنیا وەکو جەنگاوەر مامەڵە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان دەکەن؟ بەڵێ لە سەحافەی ئەڵمانی بەتایبەتی پڕۆن ئەرشیفەکان هەڵدەنەوە وشەیەک بەکاردێنرێت چکە لە جەنگاوەر
هیچی تر ناگەیان تەفسیرێکی تریش هەڵەگرێ من بەڵێ چونکە هێزی پێشمەرگە زۆر لە هێزی ئەڵمانی ئەشرەفمەندترە لە هێزی کۆمەلگای نێودەوڵەتی نیشتیمان پارێزترەوە داپۆکیی زیاتر لە پرسی دیموکراسی و مەدەنی ئەکا وڵاتی ئەڵمانیا وڵاتێک بۆ کاتی خۆی پشتیوانی باسی کردووە ئەمریکا پشتیوانی سیستەمە تۆتالیتارەکانی ئەم ناوچەیەی کردووە ئەوان لەگەڵ بەرژەوەندی خۆیاندا مامەڵاکەن بەڵام هەندێک جار هەندێک دەستەواژە بەکارهێنێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان لە سەحافەی ئەڵمانی و لە سەحافەی وڵاتانی تر هەر وەکو جەنگاوەرێکی ئاسایی و ئەتوانم بڵم لە بەرامبەر مەسەلەیەکی ترایە لە بەرامبەر داهات و دەستکەوتە ئەم شەڕانە ئەکرێ بۆیە من ناسمن سەر ئەو دەستەواژەیە تا ئێستاکە گەلی کورد نەیتوانیوە وەکو پێویست لە شەڕی داعش ئیستثماری دەستکەوتەکان بکات چ لەسەر ئاسی ناوخۆیی وەکو پەیوەندی هێزی سیاسیەکانی کورد و لەسەر ئاسی نێودەوڵەتیش ئەو کۆنفرانسە باشترین دەلیلە هەر کەسێک بۆ خۆی شەنوکەوێکی تری و تەفسیرێکی تری پێەکە ئەمە جۆرەکە لە خەیاڵپڵاوی بۆیە لە کۆتایی هاتنی شەڕی داعش لە ڕووی سیاسی و لە ڕووی نیشتیمانی نەتەوەیەوە ئێمە مەکسەبێکی ئەوتۆمان بۆ نامێنێتەوە ئەو کاتە حکوومەتی ئیتیحادی بەقووەتر ئەبێ هەر چیشمان هەیە لای حکوومەتی ئیتیحادی نە پێمان دەدرێ و دوجار هەر ئەو کۆمەلگای نێودەوڵەتی ناچارمانەکە ئێمە خۆمان پابند بکەینەوە بەڕێکەوتنێکی نوێ لەگەڵ ئامادەکاری بۆ سربەخۆیی ئامادەکاری بۆ ئەلانکردنی ئەو ناوچە کوردستانی کە تازە ئازاد کراون و تازە سوپای مەخمور دێ لەشکر و بنکە و بارەگای لە مەخمور دانێ سوپای عێراقی و بە فەوجی و بە لیوای و بە فرقەی و بە کۆمەڵێک عتادی ترەوە هاتوون لەو ناوچانە جارێکی تر نەشتەجێ بوون دوای ئەوەی کە هێزی پێشمەرگە و خەڵکی مەخمور و مەنتیقەکە بە خوێنی خۆیان ئەو مەنتیقیان ئازاد کرد ئێستا بۆتە مەعسکەری ئامادەکاری بۆ ڕزگارکردنی مووسڵ و ئەو دەوروبەرە لەبەر ئەوە پێویستەکە کورد بە جۆرێکی تر خۆی ناوماڵی خۆی یەک خاوە فشارێکی نیشتیمانی و جوگرافی دروست بکە بۆ ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتی بهێنێتە ژێرباری ئەو خواسە حەقیقی باش لە دوای کۆتایی هاتنی شەڕی داعش پرسی سربەخۆیی کوردستانە و لە سربەخۆیی کوردستانە ئەو کاتە بە دەوڵەتێکی سربەخۆ ئێمە پێک بین لەگەڵ عێراقدا سیستەمێکی کۆنفدراڵی ڕابگەێنی بەڵێ زۆر باشە بەس ئەو کە بەرەزت وتە دەمە جۆرێکە لە شکستی دیبلۆماسیەت یعنی کێ لێ بە پرسیارە لەم جۆرە شکستە ئایا فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتە نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێمە کێ لێ بەرپرسیارە گەر ئەمە شکست بێ کە کورد سەر ڕای هەموو قوربانی نەتوانێت بەشدار بێت لەو جۆرە کۆنگرانە کێن ئەوانەی کە بەشدارن لە حکوومەت بەڵێ بەڵێ و ئەو ئەرکانەی کە پێی سپێردراوە لە چوارچەوەی یاسادانێ بۆ نمونە وەزارەتی ناوخۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی پێشمەرگە وەزارەتەکانی تر دام و دەستگاکانی حکوومەت ئەنجومەنی وەزیران تەنانەت سەرۆکایەتی هەرێم هەر یەکە لەو دامەزراوانەی دەسەڵاتی جێبەجێکردن بە یاسا ئەرک و کارەبارەکانی ڕێکخراوە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە تا ئێستا یاسایەکی نییە لە کوردستاندا لەسەر ئەو بنەمای ئەو یاسایە کار بکەوە ئەلتزاماتەکانی دیاریکراو بێ جێبەجێکە بۆیە هەندێک جار ئۆباڵەکە نەخرێتە سەر فەرمانگەیەکی لەو جۆرە ئەوەندەی دیبلۆماسیەتی کوردی لە بنەماوە لەسەر ئاسی نێونەتەوەی لەسەر ئاسی نێودەوڵەتی نەیتوانیوە لە پرسی شەڕی داعش و قوربانیەکان پرسی جینۆسایدی شەنگال و ئەو ژنانەی کە براون تا ئێستا نەهێنراوناتەوە پێشمەرگە بریندارەکانمان شەهیدەکانمان پێویستەکانی خەڵکی کوردستان و لە بەرگری هێزی پێشمەرگە بۆ نەکەوتنی دەوڵەتی حکوومەتی نوێ عێراقی هەموو ئەمانە نەبوونە ئەجندایەک و مەکاسبی سیاسی و نیشتیمانی و نەتەوەیمان لێ بەدەست بێنایە یعنی ئێوە بڕۆن ساڵانە بەڵێ بزانن لە مؤتەمەری نەتەوەیە گرتوەکان لە جنێف لەسەر مەسەلەی جینایەتی داعش و مەترسیەکانی جینایەتی داعش هەموو وڵاتان و هەموو نەتەوەکان و هەموو لایەک خەریکی گفتوگۆن بەڵام ئەوەی غای بە دیبلۆماسیەتی کورد و نوێنەرەکانی کورد و حکوومەتی هەرێمی کوردستانە باشە زۆر باشە دەگەرێمەوە لای بەڕێستان کاک سەلات کاک سەلیم ئەگەر بێمەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێستا ناوماڵی کورد پەرتەوە هێزە سیاسیەکان پەیوەندیەکانیان لەو پەڕی ئاڵۆزیدایە تا چەندێک ئەمەش پەیوەندی بەوەیە کە وڵاتان ینی کورد بانکێژ نەکەن ینی کاریگەری ناوخۆیی لە بانکێژنەکردنی کورد بوونی هەیە بە تاکیدی هۆکارێکی سەرەکی ئەوەیە کە ناوماڵی کورد ڕێک نییە و ئەوان بەشێکی ئاوپەیمانان ساڵێکە خەریکن ناوماڵی کورد ڕێکخەنەوە بۆیان ڕێک ناکرێتەوە گرفتێکی گەورەیە کە پێشمە لە ئاساسەوە گەورە نییە ئێمە نەتوانین چارەسەری بکەین بەڵام هەر لایەنەی
پێگەی خۆی لەو گرفتەیە چۆن دەبێ و بۆ دوای پێگەی خۆی چۆنە بێ ئەوەندە بیر لە پێگەی حیزب و شخصی دەکەین ئەوەندە بیر لە پێگەی هەرێم و دیپلۆماسیەتی هەرێم و بۆ داهاتوومان ئێمە چ بکەین و چۆن دەکەین و چۆن دەتوانین تەعامل لەگە داهاتووی عێراق و هاوپەیمانان دەکەین ئەمانە پرسی گەورە و گرنگن بۆ داهاتووی کورد ئێمە هیچ کاتێ ئیستراتیژیەتمان بۆ ئەوانە دانا ڕشتووە و مەرجەعێتێکمان نەبووە بۆ ئەوەی کە ئێمە دووسێ هەنگاو دووسێ خاڵ دیاریکەین کاویان جێبەجێ دەبێ دەتوانین کاویان جێمە خاڵی یەکەمە دووەمە سێمە هیچ یەک لەوانە نییە ینی تەعاملەکانی هاوپەیمانانیش بە شێوەیە کراوە کە ئەمان ئیشی خۆیان لە ڕێگەی کوردەوە لەوەیە تا حدێک جێبەوە لە تا حدێکی زۆریش بەرگریان لە کوردستان کردووە بەڵام من پێم وایە بۆ داهاتوەوەی کە بۆ خۆم لی شارەزا بم شەڕ لە دەڤەری کوردستانەوە لەوەیە نەبێ ئەو لا لێگەڕن بۆ ئەوەی کە ئەو خەڵکەی ئاوارە دەبێ ڕوو لە ئێمە بکە بەڵام جەبهە و شەڕەکە دەکەوێتە بە لای تکریت و شەرگات و لەو ناوچەوە شەڕی زیاتر دەستەوێخە لەگەڵ جێشی عێراقی دەبێ بۆیە لەوەی ئەوە شۆکارێک بێ بۆ ئەوەی کە کورد هەر لە جێگەی خۆی دیفاع بکە بەڵام هجومی پێ نەکەن ئەوەش لە لایەکەوە باشە بەڵام لایەکەوە پێگەشتمان لە مووسڵ و بۆ داهاتوو پێم وایە زەعیف دەبێت کە پێگەی کورد لە ڕابردووە لە مووسڵا پێگەیەکی باش بوو بەڵام لە هەڵبژارنەکانی بەم دوای وردەوردە کەمی دەکرد ئەوە شەر بە هۆکاری ئەوەی کە ئێمە کێشەی ناوخۆی کێشە نەتەوەیەکانمان بۆتە قوربانی کێشە حیزبیەکان بەڕاستی ئێمە گەر بزانین کێشەی کورد لە مووسڵ لە مەخمور لە کەرکووک لە خانەقین و مندەلی چۆن چارەسەر دەبێت قەزەی دووس خورماتوو ئینی نەخشە و پلانمان چ بووە بۆ ئەوانە تا ئێستا نەبووە ینی گرفتی ناو خۆمان ڕەنجی داوەتەوە بۆ ئەوەی کە زەرری بۆ هەموو ئەو ناوچانەشە بووە قازانجی بۆیان نەبووە ینی زەرری بۆیان هەبووە بۆی ئەمەش بەشێکە لەوە و هاوپەیمانانی ئێستا لەوەیە بەشێک وا تەمەشای هەرێمی کوردستان بکەن خوا دەکات کێشەکەی خۆیان بۆ چارە سەر دەکرێت داواشتی گەورەتر ناکەن ینی و هەموو جارش تاکید لەسەرەوە دەکەنەوە کە ئێمە گرفتەکانمان دەتوانین لە ڕێگەی عێراقەوە چارەسەر بکەین بە پێی ئەو دەستورەی کە هەیە کەواتە ئەوە شەنگاوێکە و هاتنی ئەو مەعسکەرە گەورەی لە مەخموری جێشی عێراقی ئەوە هەر لە سەرەتاوە نیشانەیەک بوو کە ئەوەی ئەوان زۆر گرنگی بە هێزی پێشمەرگە نادەن بۆ گرتنەوەی مووسڵ ئەوەندەی گرنگی بە جێشی عێراقی دەدەن زۆر باشە کەواتە ینی بەڵێز دەڵێت ئەگەر لە ڕێگەی بەغداوە ڕەنگە کورد دەیتوانی بەشداری بکات لەو جۆرە کۆنگران ئێستا کە وەزیری بەرگری و وەزیری دەرەوەی عێراق بەشدارن لەو جۆرە کۆنگرانە ئەیکەم تەرخەمی نوێرانی کورد لە بەغداد چی ئێمە سەر کۆمارمان ئێمە سەر وەزیرمانەیە نەدەکرا کورد لە ڕێگەی ئەو شاندی عێراقەوە ئەگەر کوردستانی مەسەر وڵاتێکی سەر بەخۆن و بەشداری کرد بە ئێلانی کەم نوێنەرێکیە بووە ئەوەش پێویستی بە دیپلۆماسی ڕابردوو بوو ئێمە ساڵێک دوو ساڵە لەگە عێراقا گەورەترین کێشەمان هەیە و لەسەرەوەین کە ئێمە جیا دەبینەوە و عێراق دایمە بیر لەوە دەکاتەوە کە چۆن جیابینەوە و ئێمە بەڕاستی هەر بەناو لە عێراقین عێراقمان ترک کردووە من پێم وا بوو ئەوە دەکرا ئیشی جدی لەسەر بکرێت چکە ئێمە تا ئێستا لە عێراقین و لە چوارچێوەی عێراقین و ئەوەش ئەگەرەکانی لە ١٨ ئەوەیە کە یەک پارچەی خاکی عێراق و هاوپەیمانی هەموو باز لەوە دەکەن کە ئێمە هەر مەسیرمان بەیەکەوە دەبێت و ئەوەش ڕێی لەوە نەدەگرێت ئێمە جیابینەوە بەڵام دیپلۆماسیەتمان لەگەڵ عێراقا بەهێز بووە لەگەڵ لایەنە سیاسیەکانە و لە ڕابردوو ژوا بوو زۆربەی وەفدەکان هەر کورد بووە وەزیری خارجی کورد بووە سەر کۆمار کورد بووە بەشداری کۆنگرە و کۆنفرانسەکانی کردووە بەڵام ئێمە ئەو لاشمان هەر تەرک کردووە لایەنی نێودەوڵەتیشمان تەرک کردووە و ئەو یارمەتیانی کە درایشە بەڕاستی ئەوان هەمووی زۆرێک لێ متەڕەدید بوون ئایا چی لێ دێ چەکەکان چی لێ دێ دەفرۆشرێتەوە ئەمە لە ڕووی عەسکەریەوە کارەساتە ینی ئەمان گومان وابرن کە هێزی پێشمەرگە چەکان بزر دەکات چکە چەک بۆ هێزێکی نیزامی دەبێت بە حیسابات بێ بەڵام بۆ هێزێک کە غەیری نیزامی بێ ئەوان ئەو گومانانەی پێدەبن دەبۆ ئێمە دەبواە پێشتر هەموو احتیاتی لە ڕووی وەزارەتی پێشمەرگە هەموو ئەوانەی بکردایە نەک ئەوان زەخت لەسەر ئێمەکەن ئەنجامێ بچین بە دووانیان بڕین لەبەرەوە ئەوانە هۆکارن بۆ ئەوەی کە ئێمە نەمانتوانەوە نە لە ڕووی سەربازی نە لە ڕووی دیپلۆماسیەوە کە ئەو هەنگاوانە برین هەم ئیتمینانی وان بکەین و ئەم هێزێکی بەهێز بین لە ڕووی دیپلۆماسیەوە کە ئێمە کاری نێودەوڵەتی خۆمان باشتر بکەین بەهێز دەبێت بەوەی دیپلۆماسی بەهێزمانە بێ و ناوخۆشمان بەهێز بێ لە ڕووی سیاسیەوە ئێمە ناوخۆمان ئەو دیارە لە وڵاتانیش دیارە بزر نابێت کە ساڵەکە نەماتوانێت گچکەترین گرفت چارەسەر بکەین و ڕێمان لە دامەزراوەکان گرتووە و پەرلەمان تعتیل بۆ دەرکراوە کۆمەڵە گرفتمانەیە لەوە کە ئێستا بۆتە قەزەیەکی لەوێ بێتە مافی مرۆڤ کە خەڵک ئێستا بەدەست گرفتی بێ موچەی و بێ کارەبایی ئەوانەوە دەناڵێنیان بەڵێ زۆر سوپاس بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگرینەوە لای میوانەکانمان
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک یاریڤان ئەگەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بە بەشدانەرینەکردنی کورد لەو کۆنفرانسانە ئێمە دەبین ئێستا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان و سۆسیال میدیا بە برپرسانی هەرێمی کوردستان ڕخنە لە بەشدارینەکردنیان دەگرن. ئایا هیچ لە ڕووی دیبلۆماسیەوە دەکرێت تۆ لە ڕاگەاندنەوە ڕخنە بگیا خودت کەناڵی تر نییە کە بەرپرسانی هەرێم لێەوە ڕخنە لە ئەمریکا بگرن بۆی کاریگەری زیاتریە بێت؟ لە ڕاستیا بەلام سێرە یعنی بەرپرسانی هەرێمی کوردستان پەنا بەنە بەر سۆشیال میدیا تویتر یان فەیسبوک کە ناڕزایی خۆیان یان ئەو ناڕزایی خۆیان دەربڕن دەربارەی کە کورد بەشداری پێ نەکراوە. ئایا کوردستان لە 2023 و واروها پێشتر لە 91 تا ئێستا پەیوەندی باشی لەگەڵ ئیدارەکانی یەک بەدوایەتەکانی حکوومەتی ئەمریکا هەیە، واروها نوێنەری سەرۆک ئۆباما وەکو وتم هەفتانەیە مانگی 2 جار لە هەولێرە ئایا نەتوانراوە پەیوەندیشی باشی دیبلۆماسی کەناڵێکی دیبلۆماسی لەگەڵیانە ببەستێت و هەروەها ئەو کێشە و هەروەها ئەو کێشانەی کە هەیەە بە بەرپرسانی ئەمریکا بڵێن. بەڵام ئەوەی کە زۆر ینی وەکووتم سەیرە ئەوەیە کە پەنابردنە بەر سۆشیال میدیا، یعنی هیچ نەوەیە تەنانەت ئەبووە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەیاننامەیەکی ڕسمیەوە ئەم ناڕەزایەتی دەربڕایە. بەڵام ئاماژە بە یەک شتکەم وەکو برادرانی کە ئاماژیان پێیا بەوەستی سیاسی ناوخۆی کوردستان بەڕاستی زۆر کاریگەرە لەسەر ئەوەی کە ئەمریکا ئایا چۆن مامەڵا لەگەڵ هەرێمی کوردستانە ئاکابوون ئەگەر ئەمریکا بیویستایە کورد بەشداری پێ بکات لەم کۆنفرانسە ئایا چی بە بانک کردایە؟ ئەگەر بەهاتە وەزیری پێشمەرگە بە وەکالەت بانکرایە ئەوە ئەزانین کە زۆن ساوزیشێتی و گۆڕان چۆن ئەویانە بینی ئەمریکایان بە لایەنگری لە قەڵەمەداوە ئەمریکا ژایە بە هیچ شێوەیەک ببینرێت لەلایەن هیچ لایەنێکی هەرێمی کوردستانەوە کە لایەنگری ئەکات و هەروەها ئەگەر ئەمریکا بۆ نمونە کەریم سنجاری کە ئێستا بە وەکالەت وەزیری پێشمەرگەیە بام بکرایە ئەو کاتە زیاتر دۆخی هەرێمی کوردستان نەک لە ڕووی سیاسیەوە بەڵکو لە ڕێگەی لە ڕووی ئیجتیماعی و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیاتر پەرتەوازە زیاتر وای لە گۆڕان و یەکێتی ئەگەر کە پاڵبەن بە ئێران و هەروەها پاڵبەن بە حکوومەتی شیعەوە لە بەغداد. لەبەرەوە ئەمریکا زۆر بەوردی ئەڕوانێتە ئەو بارودۆخی سیاسی لە کوردستانە هەیە بەڕاستی یەک نەگرتووی کورد و هەروەها ئەو بارودۆخە چەق بەستوی کە لە کوردستانە هەیە کە لە ماوەی ساڵێکە زیاترە کاریگەری زۆری لەسەر کورد و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان کردووە لەسەر ئاستی نێودەوڵەتی. زۆر باشە. سەبارەت بەوەی کە ئێستا کە کورد بەشداری پێ نەکراوە چی بکرێت ینی بۆی کورد ینی کاریگەری هەبێت وە لە کۆنگرەکانی داهاتوو بەشداری پێ بکرێت؟ لە ڕاستیە ئەم شانە پێویستی بە ئامادەکاری و هەروەها پێویستی بە جهود و هەروەها لۆبیکردنە لە ڕێگەی ئەو نێونڕایەتەی یانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پایتەختە گرنگەکانی ڕۆژئاوا هەیەە. بەڵام ئەبێت ئەوە ئیشی زۆری بۆ بکرێت لە ڕێگەی لۆبیەکانەوە هەروەها نێونڕانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەمان کاتێکە نێونڕانی ڕۆژاوا کە دێنە هەولێر و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانە کۆ ئەبنەوە ئەبێ ئەو شتانە بە شێوەیەشی زۆر باش واروا بە شێوەیەشی دیتێڵ باز بکرێت و ئێستا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئانی گورزی دیبلۆماسی زۆر باشی لە بەردەسایە بە تایبەتی مووسڵ بەشداریکردنی هێزی پێشمەرگە لە ئەوە پرۆسەنەی کە بڕیارە لە ماوەی داهاتوە دەستپێکا بۆ گرتنەوەی مووسڵ. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نتوانێەوە بەرهێنان لە ئەم گورزە دیبلۆماسیە باشە بکات کە هێزی پێشمەرگەی ئێستا یاوێتی بێ لە ڕاستیە لە دوای گرتنەوەی مووسڵ مەحاڵە بتوانین کە حکوومەتی هەرێمی کوردستان ببینین کە هیچ کاریگەریی لەسەر سیاسەتی دەرەوەی ڕۆژاوا بێ بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە مامەڵە بکات. بەڵێ سپاس دەکەم دواتە گەڕێنەوە لای بەڕێز کاک سەلیم ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئایا کورد هیچ ئامادەکاریەکی کردو بۆ قۆناغی دوای داعش کۆتایاتنی شەڕی داعش؟ وەڵام پێم وانێت تا ئێستا هیچ باز لەو مەسەلا نەکراوە. ئێمە زۆر هەست بەو مەخاتیرانە دەکەین کە لە دوای شەڕی داعش و گرتنەوەی مووسڵ مەسەلەی عێراق و چۆنیەتی تەعامولکردنی هاوپەیمانان لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ عێراقا کۆمەڵێک گرفت کە لە ڕابردووە هەرماوە و ئێستاش بەو حاڵەتەی ئێستای هەرێمی کوردستانەوە
پێم وایە چارەسەرەکانی بۆ هەرێمی کوردستان قرس دەبێت و ئەوانە شەموو نادیارن لەبەرەوە ئامادەسازیمان بۆ نەکردووە ئەو پێشاتانە نە هاوپەیمانان و نە عێراقیش وەکو پێویستە عاملی لەگە هەرێمی کوردستان کردووە نە هەرێمی کوردستان ژە مەرجعی هەبووە کە هەموو جارە دانیشتنی لەسەر بکرێ و پێشاتەکان دیراسە بکرێ و تەعاملکردنی ئێمەش بۆ داهاتوو چۆن دەبێت ئەو ئەگەرانی باسم کرد کە ئەگەر چەند ئەگەرێکە ئێمە لەگە و ئەگەرانە چۆن تەعامل دەکەین و باز لەوە دەکرێت کە ئەمە بۆ کورد دەبێتە جەزائیری دووەم کە ئیتیفاقی نێودەوڵەتیە بەو شێوەیە تەعاملکردن لەگە هەرێمی کوردستانە جیاواز دەبێت لە ڕابردووە و تاکیل لەسەرەوە دەکەنەوە بە ئێران بە تورکیا بە عێراق بە هاوپەیمانان لەسەر یەک پارچەی خاکی عێراق و تەعاملکردن لەگەڵ ئەو دەستورەوە ئەوەشمان بینی لە ڕابردووە کە لەسەر مەسەلەی کەرکووک و باسکردنی یەک سەر ئەمریکاتە سەرخەت کەمە پرسێکە و پرسی عێراقە و دەبێت خەڵکی عێراق بڕیار لەسەرەوە بدە بۆیە من پێم وایە هەموو ئەگەرانە نیشانەن ینی ئاماژن بۆ ئەوەی کە ئێمە دەبێت تەعاملێکی باش لە ڕابردووە بمان کردایە و بۆ داهاتوش لەگەڵ عێراقە بە هەمان شێوە و دەرکەی سیاسەتکردن و ڕێخۆشکردن نەگیراوە ئێمە هیچ کاتێک لەبەرەوە تاسە تەعاملوان وا بوت ئێستا دەکرێت تەعاملوان بە شێوەیەکی بێ لەبەر ئێمە لەگەڵ ئەو هێزانی عێراقیشە بە هەمان شێوە لە ڕابردوێشی دوور و درێژمان لەگەڵ یەکا هەیە ئێستا نەمانتوانێ بگونجین لە داهاتوە بگونجین ینی بەوەی کە بە پێی ئەو دەستورەی کە هەمانە و پێی ڕێککەوتنێکی سیاسی ڕێککەوتنی کە بکەین کە ئەگەر ئێمە تەعاملمان چۆن دەبێت بەڵام ئەوە هەموو دوای ئەوە دەکرێت کە ئێمە ناوماری خۆمان ڕێخین ینی پەرلەمان بگەڕێتەوە حکوومەت دامەزراوەکانی خۆی بگەڕێنێتەوە بە شێوەیەکی وا کە دەبی ئەم خەڵکە خۆش کات چکە ئێستا خەڵک بەڕاستی لە لێوارێکی ناڕەحەتی زۆر گەورەدایە کە موچەی نییە کارەبای نییە وەزعی خزمەت گوزاری نییە و پێشاتێکی نادیاری لە بەردەمە ئەمە هەمووی بەڕاستی ناخۆشە چکە ئێمە هەرێمی کوردستان دوای 25 ساڵ خەڵک بەو شێوە تێبڕوانێ ئەمە ڕاستی کارەساتە بۆ هەرێمی کوردستان و بۆ قیادەی سیاسی لایەنە سیاسیەکانیش ئێمە لەبەرەوە پێویست بەوە دەکا کە ئەوەی کە ئێستا دەخوێندرێتەوە لە ئاستی نێودەوڵەتی بە تایبەتی بۆ عێراق و بۆ سووریا و بۆ تورکیا ئەمە تەعاملێککە دەکرێت ینی بەو شێوێ بەڵام تەعاملەکەی لەگەڵ ئێمە چۆن دەبێ ئەمەش بەڕاستی ینی خوێندنەوەی زیاتری لەسەر دەکرێت زۆر باشە سەبارەت بۆی هۆکارەکەی چیە کە کورد پرۆژەی نیە بۆ قۆناغی دوای کۆتایاتنی داعش بۆ نمونە ئێمە پەیوەندەکانمان لەگەڵ عێراق چۆن دەبێ و ئایندەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم چۆن دەبێ و پێگەی کورد لە قۆناغی دوای داعش لە عێراق چۆن دەبێت هۆکارەکەی چیەوە چۆن دەکرێت ئێستاش ئایا پێ دوای درەنگە یاخود دەکرێت ئێستاش هێزەکان بەیەکەوە دابنیشن و بەرنامە دابنین بۆ قۆناغی دوای کۆتایاتنی شەڕ تەعاملی ئێمە لەگەڵ عێراقا تا ئێستا بە سێ شێوە بووە یان بە شێوەیەکی دامەزرایی لە ڕێگەی حکوومەت و پەرلەمانەوە بەڵام بە پشتگیری لایەنە سیاسیەکانەوە دەکرێت لایەنە سیاسیەکان پشتیوانێکی باش بکەن و پرۆژەی باش بۆ حکوومەت پێشنیار بۆ پەرلەمان پێشنیار بکەن لەو ڕێگەی دەکرێت لە ڕێگەی لایەنە سیاسیەکان و قیادەی سیاسیەک دەنگ بن لەسەرەوەی کە بتوانن ئەمان لەوەی عێراقیش چاوەڕێ ئەوە بکەن کە لایەنە سیاسیەکان هەڵوێستیان چۆن دەبێت تەعاملکردن لەگە عێراقەوە ئەمریکا و هاوپەیمانانی شار لەگەڵ ئەوەدان کە ئێمە چۆن تەعامل دەکەین بەڵام ئێمە ئەوانەمان تێکداوە ینی ئەم لایەنە سیاسیەکان ئێستا کۆنابنەوە بۆ خۆی کۆنابێتەوە چۆن بتوانێت پرۆژەدانێ بۆ عێراق و پەرلەمان لە ڕابردووە بەشێک بوو لەوەی کە هەموو جارێ دیراسە دەکرایان وەفد بەڕێ دەکرا یان حکوومەت وەفدی بەڕێ دەکرد بەڵام ئەوانە بەڕاستی هەمووی ینی تەواو تێک چووە ینی نەکراوە و ئێمە گرفتی زۆرمان لەسەر ئەو شێوە پەیوەندیانە هەبووە و ئێستا هەر لایەنێکی سیاسی دیراسەیەکی تایبەتی خۆی خوێندنەوەیکی تایبەتی خۆی چۆن ئێمە تەعامل لەگە عێراق بکەین یان لەگە هاوپەیمانان بکەین چۆنی تەعامل لەگەڵ بکەین لەبەرەوە ئەمانە ئەو موسەساتانە تێک چووە دەکرێت ئێستا بە فترەیەکی کەمی زەمەنی لایەنە سیاسیەکان دانیشن و پەرلەمان دانیشێتەوە و حکوومەت بە هەموو شێوە وەزیرەکان بگەڕێتەوە بە بەرچاوڕوونی لایەنە قیادەی سیاسی کە ئێمە تەعاملمان چۆن بێ ئەوە زۆر بە حالەتێکی تەبیعی دەکرێتەوە حکوومەتی عێراقی ڕێز لەو موسەساتانە دەگرێتەوە هاوپەیمانان بە هەمان شێوە ڕێز لەوە دەگرن بەڵام ئێستا دەبێت هاوپەیمانان بەشێک بێ سوڵحی ئێمە بکەن حکوومەتی عێراقی چاوەڕێ دەکات سوڵحی ئێمە بکە ئێمە بۆ خۆمان نەمانتوانیوە سوڵحی خۆمان بکەین بەڕاستی بەڵێ سوپاس ئەوە هۆکاری گەورە بووە ینی هەموو ئەو موسەساتانەی تێکداوە بەڵێ زۆر سوپاس
زۆر سپاس کاگی یاریوان ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان خوێندنەوەتان چییە بۆ قۆناغی دوای داعش و مەسەلەی چارەنووسی کورد لە دوای ئەم شەڕە و چۆنێتی مامەڵەکردنی هاوپەیمانان و وڵاتانی ڕۆژاوە لەگەڵ کورد دوای ئەم قۆناغا؟ لە دوای گردنەوەی شاری مووسڵ لە ڕاستیدا کوردستان ئەو جێگە جیۆپۆلیتیکی کە ئێستا هەیەی لە ڕوونی و دەوڵەتیەوە لە دەستەیە، چونکە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بینیوانە بۆ هۆی جەنگی داعشەوە سەرۆکوەزیران و سەرۆک و وەروە وەزیرانی وڵاتانی دنیا کە هاتوونەتە هەولێر بۆ بەشێنێک لە یەکێک لەو سنتەرە گرنگانەی کە جەنگی داعشی تیادا گفتوگۆی لێوەکرەوە. بەڵام لە دوای ڕزگارکردنی شاری مووسڵ کوردستان ئەو شوێنی جیۆپۆلیتیکی خۆی لە ڕاستیدا لەدەستدەیات و وەکو ئەو برادری پێشی من باسی لێوە کرد، ئایا بەرپرسانی هەرێمی کوردستان و وەروە حکوومەتی هەرێمی کوردستان چه جۆرە ئامادەکاریشیان کردو بۆ قۆناغی دوای مووسڵ؟ ئایا ئەگەرەکانیان چه سیناریۆیشیان تاقی کردوێتەوە بۆ ئەوەی کە بتوانن ئەو دەستکردوانەی کە بەدەستیان هێناوە لە ڕووی کە هێزی پێشمەرگە بەدەستیاناوە چۆن بتوانن بیهێڵنەوە و هەروە زیاتر کە گەشەی پێ بدەن. بەڵێ زۆر باش. کەواتە پێ دوایە کورد لەوەی کە نزیک بە 3 ساڵە شەڕی لەگەڵ ڕێکخراوی داعش هەیە و یەکێکە لەلایەنە کاریگەرەکان لەو ماوەیە نەیتوانیوە سوود ببینێ. قۆناغی دوای ئەم شەڕە قۆناغێکی مەترسیدارە بۆ کورد لە عێراق و بۆ مامەڵەکردنی کورد لە پەیمانانەوە؟ قۆناغێکی مەترسیدارە لەبەرەوە جێشی شاوی وسپای عێراق بینێن دووبارە ئەبێتەوە بە دراوسەی هەرێمی کوردستان و هەروەها کاتێکە مەترسی داعش نەماوەکو بینیمانە قۆناغەکانی ڕابردنەوە مێژووی عێراق شایەت دەبووەوەی کە لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراق مەترسیە ناوخۆیەکانی تری چارەسەر کردووە هەدەفی داهاتووی بریتی بۆ لەوەی کە چۆن بتوانێت پێگەی کورد و هەروە کوردستان لە ماوەکانی لە قۆناغەکانی مێژووی ڕابردوودا کەم کاتەوە و ئەگەر مێژوو بکەین بە بناغەیەک بۆ ئەوی پێشبینی داهاتووی پێبگەین، من وایە بینم کە حکوومەتی فیدراڵی بەغداد یەکێک لەو ئیشانەی کە لە دوای دەست بەسارەگرتنەوەی شاری مووسڵ ئەوە بێ کە چۆن بتوانێت هێزی پێشمەرگە و وردەوردە لەو شوێنانەی کە دەستی بەسەراگرتووە دەرکات یا هیچ نەبێت کێشیان بۆ دروستکات وردەوردە. زۆر باشە. سەبارەت بۆی کە پێ دوایە هۆکارەکەسێک کە بەرپرسانی کورد نەیانتوانیوە ینی بۆ نمونە لە شەڕی دێژە داعش کە بێکەوە لەگەڵ هاوپەیمانان مەسەلەن ڕوبەڕووی داعش دەبنەوە بەرژەوەندێکی هاوبەشیان هەیە. چی بکرێ بۆ ئێمە لە دوای قۆناغی داعش لەگەڵ بەرژەوەندەکانی وڵاتانی خۆراوە بمێننەوە بە ئامانجی بەهێزکردنی هەرێمی کوردستان و پاراستنی پێگەی کورد؟ بڕۆم وایە کوردستان بە شێوەیەکی گەشتی پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆژاوە وەروەها لەگەڵ ئەمریکا هێڵێتەوە لە بڕۆ کوردستان گرنگە بەتایبەتی ئەو وەزعی کە ئێستا کە تورکیایە لە ژێر دەسەڵاتی ئەردۆگانەوەکو ئەیبینین کە زیاتر بەرەو دیکتاتۆریەتی و بەرەو ئێستا دابێ دەڕوات، هەرێمی کوردستان زیاتر یعنی گرنگی زیاد دەبێت بۆ ڕۆژاوە بەتایبەتی بۆ ئەمریکا. بەڵام ئەوەی کە گرنگە یعنی بزانرێت هەموو کەس لە کوردستان بزانرێت ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت هیچ جۆرە پرۆتۆکۆڵێک یان ڕێکەوتنامەیەک لەگەڵ ئەم وڵاتانە ئیمزا بکات بۆ ئەوەی کە بێت بە هاوپەیمانێکی استراتیژی لەگەڵ ئەو وڵاتانەوە کە بتوانن هەرێمی کوردستان بپارێزن. بەڵێ زۆر باشە. بەڵام ئەوەی کە پێشتر لە هەولێر بە زۆر بە کوتی وەڵام دەیتەوەی کە لە هەولێر واژۆکرا لە نێو وەزیری پێشمەرگە بە وەکالەت و فەرمانبەرێکی وەزارەتی بەرگری ئەمریکا، ئەمە زۆرێک لە هاوپەیمانەتی نیە. چییە ئەگەر هاوپەیمانەتی نەبێت؟ ئەوە لە ڕاستیە ئەوەی کە ئیمزاکرا لە نێوان پەنتاگۆن و وەزارەتی پێشمەرگەری کوردستان هاتوان بڵێم مێژوویە کە بۆ یەکەم جارە بە شێوەیەک ئەبینین کە بە شێوەیەکی ئاشکرا حکوومەتێکی وەکو گەورەی ئەمریکا کە لەگەڵ هەرێمێکە کە وڵاتێکی سربەخۆ نیە پرۆتۆکۆڵێک یان یادداشتنامەیەکی تێگەشتن ئیمزا بکات. لە ڕابردووە لەگەڵ هەرێمەکانی ترا لە جیهانە حکوومەتی ئەمریکا ڕێکەوتنامە یان یادداشتنامەی ئیمزا کردەوە، بەڵام ئەو یادداشتنامانە زیاتر لە ڕووی بازرگانی لە ڕووی ئاگوریەوە بوون، هەرگیز واری سەربازی نەگرتوێتەوە. لەگەڵ ئەوەی کە ئەم یادداشتنامە بەڕازامەندی حکوومەتی فیدراڵ بووە، بەڵام ئەبێ ئەوە
لە یاد نەکەین کە ئەمریکا ئەبێت گوشارێکی زۆری سیاسی دیپلۆماسی لەسەر حکوومەتی فیدراڵدا نابێت بۆ ئەوەی کە ئەم جۆرە لێ تێگەشتانە لەگەڵ هەرێمیشی و هەرێمی کوردستانە ئیمزا بکات. زۆر سوپاس بۆ یەک لە بەڕێزان یاریڤان ئەدهم سعید ماستەر لە یاسا و دیپلۆماسیت کە لە واشنگتۆنەوە لەگەڵمان بۆ زۆر سپاس بۆ سەلیم کۆیی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان وایە زۆر سپاس بۆ سالار مەحموود نایب پەرلەمانی کوردستان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەو کارەنم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.